وەکو نەخوێنەوارێک وەکو شێخ عەتا من 31 ساڵە لێرە شووتی ئەفرۆشم بەقاب بە شووتی دەرەجە یەک بۆ ماڵەوە قاپی بە 1000 قاشی بە 1000 کیلۆیە بە 1000 من کاتێک کە ئەم شووتیە هێنم دەرەجە یەکە سوورە زبرە شیرینە شازی شووتی خراپ ناهێنم بۆ هیچ کەسێک شووتی خراپ نایم بە هیچ کەسێک شووتی خراپیش ناهێنم بۆ هیچ کەسێک بەڵێنەوە بەوە ناسراوم کە شێخ عەتای شووتی من ڕۆژانە سعات 3 و عەرەبانەکە دەرەکەم هەتا وەکو بانگی ئێوارە من بە شەوا ئیش ناکەم جومعان و شەمان یەک دەرئەچین هەر ڕۆژێ شووتی چاک و دەرەجەیەک و سوور و خۆش و شازم دەست نەکەوێت شووتی ناکڕم ڕۆژە بۆ 3 ڕۆژ ئیشم نەکەوتۆ لە بەرەوەی شووتی چاکم دەست نەکەوتووە بەڵێ من هەموو ساڵەیەکی 4 دەستەکەم بە شووتی فرۆشن هەتا وەکو 11 ماتۆڕێکم پێ کراس و بلوس و قەمسەڵۆشتە فرۆشم لەخوای گەورە بە زیابێ خەڵک تاوەکو ڕادەیەکی زۆر حەز بە شووتیەکەکەن لەبەرەوەی من شووتی خراپ نایەنم هەر کەسێک دێ قاپێک گەخوا جاری وای کا بە 2 قاپۆی کا بە 3 قاپ شووتی شازە هێنم هەر کەسێک خوا دووری تا ئێستا گلەیی لێ نییە لەخوای گەورە بە زیابێ شووتیەکان جاری وای ماتۆڕێکم پێ ئەگەڕم بە 3 سەعات ئەگەڕێم تاوەکو 10 شووتی جوان و چاکم دەست دەکەوێت جاری وای لە کاگوسامەیە کڕم لاسە قەبرانەکە لەسەر کارێز کەس ناوێسێ ئەمە بە شوێنی خۆمە ئیترەوە کاتە زستان من ئیشم نییە لێرە نابم بە ماتۆڕەکە ئەگەڕێم و پۆشاکە فرۆشم مشتریەکان هەموو تین و توێژەکان ڕوونتەیەکەن و گەشتیاری ڕوونتێکا و بە تایبەتی مشتریەکان کوردن و خەڵکی سلێمانین و بەعام هەمووی دێم بۆلام من بە هیچ کەسێک ناڵم وەرە ڤیدۆکە تەلەفۆنی بۆ کەس ناکەم تەنانەت لە مۆبایلیش نازانم ئەم مۆبایلە سادەیەم پێ ڕقی ناشم لە مۆبایل و فەیسبوک و تڕوتەشقەڵەیە خەڵک خۆی دێ من هەر کەسێکیش دێ دڵی ناشکێنم لەبەر خاتی خوای گەورە قسەی بۆ ئەەکەم و لێدوانی بۆ دەم چونکە من کەسابەتێکم کەسابەتێکی حەڵاڵ و پاک و جوانە شانازی پێوەکەم نا الحەمدولله دوکانەکانی هەموویان پیاوی چاکن ئینسانی چاکن یەک دنی کێشە و مشکلەمان نیە چونکە لەبەری من نەچەترم هەیە نەکەبرم هەیە نەهاتووە هاوارم هەیە نە کورسی و مێز و تەبلەک بڵاوەکەمەوانێ تەنها ئەو عەرەبانەیە سوپاس بۆ خوای گەورە ڕزقیشم بەدا بە زیاوە بەڵێ زۆر جالای شووتی فرۆشانە وێسم کەسێک بە سیارەیەکە وێسیەوە لەو تۆی لێبووی بۆ وێستام شووتێکی چاکم بۆ بژێراڵم بەسەر چاو السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته.